ئێمە هەمیشە خاوەنی هەڵوێستی خۆمان بووین و هەڵوێستی خۆمان تێکەڵ بە هەڵوێست و بڕیاری هیچ دانێشکە نەکردووە و نەمان بەستۆتەوە بە لایەنێک هەرچەند ئەو لایەنە زۆر لە ئێمە نزیک بوو بێ و کاری هەبەشمان بەیەکەوە کرد بێ و لە قۆناغە سەختەکان بەیەکەوە بوو بین. دیسان ئێمە هەڵوێستێک کە قەناعەتمان پێی بوو بێ و پێمان وابوو بێ کە ئەمە بەرژەوەندی هەرێمی کوردستانە، بەرژەوەندی خەڵکە، بەڕاستی تەمەشامان نەکردووە ئەو لایەنە یا ئەو کەسە چەند بەم هەڵوێستی ئێمە خۆشحاڵە یا چەند ڕازیە و چەند پێی نیگەرانە. تەمەشای بەڕاستی بەرژەوەندێکی شتەکەمان کردووە و لەو ڕۆ حەقەتەن ئێمە هەمیشە خاوەنی هەڵوێستی خۆمان بووین و ئەو هەڵوێستانی ئێمە هەڵقوڵاوی قەناعەت و مەبدەئەکانی خۆمان بووە و جاری وا هەبوو نەک هێندێک لایەن لە هەرێمی کوردستان پێیان خۆش نەبووە، جاری وا هەبوو هێندێک وڵاتی ئیقلیمی پێی خۆش نەبووە و نیگەرانی خۆشیان دەربڕیوە، بەڵام ئێمە هەر بە شێوەیەکی تەندروست کاری خۆمانمان کردووە.